لەگەڵ پێشکەوتنی تەکنۆلۆژیا و هاوردەکردنی ئامێرە زیرەکەکانی کۆمپیوتەر و مۆبایل بۆ هەرێمی کوردستان، هاوشێوەی وڵاتانی تر دیاردەی هاکردنیش لە هەرێم سەری هەڵداوە. هاکردن واتە هێرشی ئەلکترۆنی بۆ سەر ماڵپەڕ و فەیسبوک و ئیمێڵ و جۆرەکانی تری پەیوەندیکردن و دەستگرتن بەسەر وێنە و زانیاریە کەسیەکاندا. بەپێی بەدواداچوونێکی NRT لە ئێستادا لە بەشێک لە بازاڕەکانی هەرێمی کوردستان پرۆگرامەکانی هاکردن و چۆنەتی فێرکارەکەی دەفرۆشرێت و هەموو کەس بە ئاسانی دەستی دەکەوێت. وەک بەشێک لە خاوەن پێشانگاکانی کۆمپیوتەر ئاماژەی بۆ دەکەن، هیچ ڕێنماییەک نییە بۆ فرۆشتنی جۆری پرۆگرامەکان. پرۆگرامی هاک ئێستا لە بازارە زۆر هەیە، تیادی وەکو سیدەکانی تر ئەفرۆشرێت. تا ئێستا وەکو هیچ شتێکی ڕسمی وەکو بڕیارێکی شتێک نەبووە لەسەرەوەی کە فرۆشتنی مامەڵە پێکردنی قەدەغە بێت. هاکردن وەک دزی ئەلکترۆنی سیر دەکرێت. وەک شارەزایانی بواری IT دەڵێن لە ئێستادا لە هەرێمی کوردستان پەرەی سندووە و هاکەرەکان هۆکارێکن بۆ دروستبوونی کێشە کۆمەڵاتیەکان. لە زۆربەی وڵاتانی جیهان دەستگا هەواڵگرەکان ئەو جۆرە پرۆگرامانە بەکاردەهێنن و مافی کۆپیکردنیان بە تەواوی پارێزراوە. لە کوردستانە ئەوەی کە ئەو کێشانی کە دروستکەکەم لە بواری کۆمەڵاتیایە کە ئەوانی کە ئەکاونتەکانە هاکەکرێت لە تۆڕە کۆمەڵاتەکانە هەنێک کێشان بۆ دروست دەبێت. ئەمە حاڵەتی یەکەمە. حاڵەتی دووەم هەنێجار هەنێ مەترسی دروست دەکرێتە سەر ئەو وێبسایتانی کە هەیە لە کوردستانە. ئەمە حاڵەتی دووەمە. تقریباً لە کوردستانە لەو دوو حاڵەتە تێناپەڕێت، چونکە لای ئێمە ئەو نیزامە پێشکەوتووە نییە کە بتوانرێت ئەو هاکە بەکاربێنە بۆ شتی تر، بۆ حسابی بانقی هاک بکرێ یان یعنی کێشەی زۆر گەورەتری لێ بکەوێتەوە. لە ساڵی 2010دا پەرلەمانی کوردستان یاسای ژمارە 6 خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردنی پەسەند کردووە کە بەپێی یاساکە ئەو کەسانەی مۆبایل و ئینتەرنێت خراپ بەکاردەهێنن سزاکان بە زیندانیکردن لە 6 مانگەوە دەست پێ دەکات بۆ 5 ساڵ. ئەو کەسانەشی دەبنە هۆکار هەمان سزا دەیانگرێتەوە. لە ماوەی ڕابردووشدا لەسەر سکاڵای هاوڵاتیان پۆلیس چەند هاکرێکی دەستگیر کردووە. ئەوانی کە ئەو کارانەکەن خاص تەنانەت مۆبایل فرۆشەکانی ژوانە مۆڵەتی یاسایان هەیە دەرەچێت. هەچ کەسێ بەدەر لەو ڕێنمایە و لەو مۆڵەتە کار بکات تۆ خۆی تووشی زای یاسایەکە دووش سزایەکی ترێ بێ کە کەسێ سکاڵەکارە بێ لەسەری. لە تەواوی جیهاندا هاکردن دیاردەیەکی بڵاو و ژمارەیەک هاکەری بەناوبانگ هەیە کە چەندین جار وەزارەتی بەرگری ئەمریکا و ئاژانسی ناسا و دەستگا هەواڵگرەکانی جیهان و کریدیت کارتی هاوڵاتیان و کۆمپیوتەر و مۆبایلیان هاک کردووە. بۆی ئەو تۆمەتانەشی کە ئاراستەیان کراوە بەشێکیان خۆیان کشتووە و بەشێکی تریشیان 5 بۆ 20 ساڵ زیندانی کراون. ئەوەی لە نێو هاکەرەکاندا سنوڕاکێشە وانگ ژینیانگی چینیە کە بە بچووکترین هاکەری جیهان ناسراوە. ئەماکەرە لە تەمەنی 13 ساڵیدا توانی بچێتە ناو سیستمی خوێندنگاکەیەوە و وەڵامی پرسیارەکانی تاقیکردنەوەی دەست بکەوێت. ئاوات محمودیان ئارتی، سلێمانی.